بیرکاری پۆلی هەفتەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 148. بابەتی ڕێژەی سەدی. ڕێژەی سەدی تەنیا و تەنیا مانای ئەوەیە کە کەرتەکەم هەیە یان ڕێژەکەم هەیە ژێرەکەی سەدە. ئەو جەسەرەی کەرتەی هەرچبی کێشە نییە، بەڵام ژێرەکەی سەدە لە سەد. ئەوەیە مانای ڕێژەی سەدی و بە زۆر شێواز دەنووسرێ. لێرە یەک لە شێوازەکان کە باوترین ڕەنگە شێوازبی بۆ وێنە ئەگەر چل لە سەد، چل لە سەد. سەدیش ئەوها دەنووسرێ، سەد دوو سفری هەیە بەڵام یەکەچیان لە لای چەپی دەنووسرێ، یەکەچیان لە لای ببورن، یەکەچیان لە لای چەپ، یەکەچیان لە لای ڕاست دەنووسرێ. ئەوە ڕێژەی سەدی. ئەوە یەک لە نووسینەکان، یەک لە شێوازەکان. ئەگەر داوایان لێ کردم ئەو ڕێژە سەدیەی بنووسە وەکو کەرت، دەینم وەکو گوتم چلی دابەشی سەدی دەکەم، ئەوە نووسیم وەکو کەرت. ئەگەر داوایان لێ کردم بنووسە وەکو کەرت بەڵام بە سادەترین شێوە، ئەو کات دەبی ئەوە سادەترین شێوە نیە، چونکە کۆڵکەی هاوبەش هەیە، بۆ وێنە هەردوو سەرە و ژێرەی دابەشی دەی دەکەم، یان لە جیاتی ئەوەی دابەشی دەیکەم، ئەو سفرە لەگەڵ ئەو سفرەی دەڕوە هەروەکەوەیە دابەشی دەم کردبی 4 لە 10 مایەوە، هێشتاش سادەترین شێوە نییە. 4 لە 10 دیسان سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم، ئەو جەکەرتەکە یەکسان دەبی بە 2 لە 5. ئێستا سادەترین شێوەی کەرتە کەواتە 40 لە 100 هەمان شتە وەکو 2 لە 5، هەمان شتە وەکو 4 لە 10، هەمان شتە وەکو 40 لە 100 و هەتا دوایی. ئەوە مانای کەرتی مانای ڕێژەی سەدی، واتە ژمارەکە بۆ 100، 40 بۆ 100 یان 40 لە 100. ئەوەتە لێرەش نووسرایە و چاچیان کردیە. نووسینی ڕێژەی سەدی هەندێک جار نەک وەکو کەرت دەینووسم، بەڵکو وەکو ژمارەی دەینووسم، ئەویش هەر ئاسانە. بۆ وێنە 24 لە 100 واتە 24 دابەش 100، 24 دابەش 100 هەمان شتە وەکو 24 لە 100. سفر فاریزە 24 لە 100. کو دەیخینمەوە ئەوهاش دەینووسم. ئەوە نووسین بە شێوەی ژمارەی دەی. لێرە لە ڕاهێنانی سێیەم ئاوی بەستی و لە ڕووبارە سەهۆڵینەکاندا 75 لە 100 هەموو ئاوەکانی جیهان دەبێت. 75 لە 100 بە شێوەی ژمارەی دەی بنووسە. 75 لە 100 ئەوەی ڕاستی بی هیچ پێویست ناکە وەکو کەرت بینووسم، یەکسەر وەکو ژمارەی دەی دەینووسم. 75 لە 100 واتە 75 لە 100. ئەوە لە 100 سفر فاریزە 75. تەواو پێویست ناکە وەکو کەرت بینووسم ئەو جەکەرتەکەی بکەمە ژمارەی دەی. یەکسەر هەر لێرە تەمەشای دەکەم 75 لە 100 ئەوە نووسیم 75 لە 100 وەکو ژمارەی دەی. ژمارەی دەی واتە فاریزەی هەبی ژمارەکەم. ئەوە تەواو. ئەو لاپەڕەیە دەچمە لای لاپەڕە 149. 149 لەسەر هەمان بابەتە، نووسینی ژمارەی دەی بە شێوەی ڕێژەی سەدی. ئەو جارەی بە پێچەوانە ئەگەر ژمارە چی دەیم هەبوو 0.43 کو دەیکەمە ڕێژەی سەدی، زۆری زۆر ئاسانە. تەمەشا دەکەم 4 3 ئەوجە لە 100 ئەوەش 100 ئەوە دەینووسم. یان ئەگەر هەر نەمزانی ئەو ژمارەی هەیتم ژمارە دەیە کە لێکی دەدەم لەگەڵ 100 لە کاتی لێکدانی ژمارە لەگەڵ 100 ئەو فاریزەیە بە دوو هەنگاو دەچیتە لای دەستی ڕاست. ئەوە زانیاریەکی کەونە کاتە ژمارەکە دەبیتە 43 فاریزەکە لێرێ، بەڵام پێویست ناکا بنووسم،
ئەوجا 43 لە 100. دیسان لێرە ئەو جارە لێرە دەبی زۆر ئاگام لێبی چونکە دوو ژمارە نییە، 3 دانەیە، 1 2 3 کەواتە فاریزەکە تەنیا دێتە ئێرە، ناچیتە ئێرە، چونکە تەنیا لە کاتی لێکدان لەگەڵ 100 بە دوو هەنگاو دەچیتە لای دەستی ڕاست، کاتە دێتە ئێرە ژمارەکە چی لێ دێ؟ ژمارەکە یەکسان دەبی بە 2 فاریزە 3 لە 100. 2 فاریزە 3 لە 100 ئەو های لێ دێ. ئەوەش لە کاتی لێکدان لەگەڵ 100 ئەگەر ژمارەی دەیم هەبوو لێکی دەدەم لەگەڵ 100 ئەوجە دەینووسم لە 100. نووسینی کەرت هەندێک جار کەرتم هەیە داوا دەکرێت بە شێوەی ڕێژەی سەدی بینووسم، واتە ئەمن چ بکەم؟ کەرت 4 لە 5 هەیە، ئەوەی ڕاستی بی زۆر زۆر ئاسانە، واتە تەنیا ژێرەی ئەو کەرتەی بکە 100 ئەگەر پێت کرا بیکە 100. ئەمنیش لە خۆم دەپرسم ئایا ئەو 5 کو دەبیتە 100؟ ڕەنگە ئەگەر هاتوو جارانی بیستم کرد ژێرەکەی دەبیتە 100. سەرە کەرتەکەش دەبیتە 80 ژێرەکەی بووە 100. ئێستا 80 لە 100 ئەو هادەی نووسم 80 لە 100. 80 لە 100 ژێرەی کەرتەکەی دەبی بکەمە 100 هەرچبی ژێرەکەی. ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان. ڕێژکەش هەیە، ئەویش ئەوەیە ئەگەر هەندێک جار ڕەنگە ڕاستەوخۆ ئەو ژێرەی نەتوانم بکەمە 100 چ دەکەم؟ ئەو کاتی ناچارم چارەکەی دەینم دابەشی 5 دەکەم بە دوور و درێژی. 4 دابەش 5 ناکرێ، 40 دابەش 5 8 8 جاران 5 40 0 0. ئێستا 0 و 8 0 و 8 لە 10 هەمان شتە وەکو 0 و 8 لە 100، چونکە بە کەیفی خۆم دەتوانم ئەمن لێرە سفری دانێم. بەڵام ئەگەر 1 سفرم دانا، ئەگەر هیچ سفرم دانا نادەیخینمەوە 8 لە 10. ئەگەر سفرەکەم لۆ زیاد کرد دەیخینمەوە 8 لە 100. ئەگەر سفرەشکەشم لۆ زیاد کرد دەیخینمەوە 800 لە 1000. سفرەشکەم زیاد کرد دەیخینمەوە 8000 لە 10000. بەڵام بەهایەکە هەمان شتە، بەهایەکە هەمان شتە. کاتە دوو ڕێ هەیە کەرتی بکەمە ژمارەی بکەمە ڕێژەی سەدی. یەکەم شێواز ئەوە ڕێگە ئەوەیە کە تەمەشاکەم ئایا دەتوانم ڕاستەوخۆ ژێرەکەی بکەمە 100 بە لێکدان لەگەڵ ژمارەیەک سەرە و ژێرە بێگومان. ئەگەر توانیم ئەوە زۆر باشە، ئەگەر نەمتوانی سەرەی دەینم دابەشی ژێرەی دەکەم، ژمارە چی دەیم بەدەست دەکەوی، ژمارە دەیەکەی یەکسەر دەکەمە ڕێژەی سەدی. وەکو ئێرە 3 لە 8 یەکسەر ناتوانم ئەمن ئەو هەشتەی بینم جارانی چی بکەم ببیتە 100 ناکرێ، ئەوە زەحمەتە. کەواتە یەکسەر سەیەکەی دەینم دابەشی 8 دەکەم دابەشی دوور و درێژی دەنووسم 3 دابەش 8 ناکرێ، 3 دابەش 8 3 چونکە 3 جاران 8 24. لەو سیەی دەمینێتەوە 6 سفرەکی لۆ زیاد دەکەم 60 دابەش 8 یەکسانە بە 7 چونکە 7 جاران 8 دەکا 56. دیسان 4 دەمینێ ئەو جە 40 دابەش 8 دەکا 5. کەواتە ژمارەی دەیەکە بووە 0 3 7 5 بیکەمە ڕێژەی سەدی، واتە جارانی سەدی دەکەم، واتە فاریزەکە دێتە ئێرە ژمارەکە دەبیتە 37.5 لە 100. 37.5 لە 100. ئەوە ئەگەر ڕاستەوخۆ نەمتوانی ژێرەکەی بکەمە 100. ئەگەر توانیشم بێگومان ئاسانترا ڕەنگە یەکسەر لێکی دەم لەگەڵ ژمارەیەک و بیکەمە 100. چەند کەرتێک و ژمارە دەیەکان ڕێژ ئەو خشتەیە هەتا بڵێ گرنگە و هەتا بڵێ ئەو خشتەیە هەر پێویستت پێیە کە پۆلینۆ دەخینی و 10 و 11 و 12 و دانیشگا و زانکۆ و هەتا دوایی. کاتە لە ئێستاوە ئەو کەرتانە فێر بم زۆر زۆر باشە، هەم بە شێوەی کەرت، هەم بە شێوەی ژمارەی دەی، هەم بە شێوەی ڕێژەی سەدی. ئاسانترین کەرت ڕەنگە ئەو کەرتە بی نیو دەکا 0 و 5 لە 10 یان 0 و 50 لە 100 و 50 لە 100 بە شێوەی ڕێژەی ئەو ڕێژەی دەنووسین. کەواتە ئەو نیوە بە شێوەی کەرت، لێرە بە شێوەی ژمارەی دەی، لێرەش بە شێوەی ڕێژەی سەدی.
ئەوەی دەبی ئەمن بزانم 1 لە 2 واتە 0.5 یان 0.50 هیچ کێشەنیە لێراگەر هەرچەند سفرم هەبی و دەکا 50% نیوە دەکا 50% چونکە 50 نیوەی سەدیە 50 نیوەی سەدە هەموو شتێک ئەگەر نیو بوو دەکا 50%. پاشی ئەو کەرتە چیت کەش کە دەبی ئەویش باش بزانم ئەویش 1 لە 4 چارێکێک 1 لە 4 دەبی بزانم بە شێوەی ڕێژەی بە شێوەی ژمارەی دەی دەکا 0.25% و دەکا 25%. 25%. ئەوەش زۆر گرنگە بزانم کەرتەشکە کە گرنگە ئەویش 3 لە 4 سێ چارەک بە شێوەی ڕێژەی بە شێوەی ژمارەی دەی 0.75% و 75%. ئەوانە زۆر گرنگن بێجگە لە کەرتەکانی دیشکە گرنگن دەبی تەماشایان کەم بۆ وێنە 1 لە 5 20 لە 100 و هەندێک زار کەرتەکە ئەو کەرتانە هێشتان هەر ئاسان نییە نووسینیان چونکە دابەشکردنەکە ناگەینە ئەنجام تەواو نابی دابەشکردنەکە کە سێی دابەشی کە یەکی دابەشی سێی دەکەم بۆ وێنە لێرە گەرە من بینم یەکی 1 لە 3 کوبی کەمە ڕێژەی سەدی دەینم یەکی دابەشی سێی دەکەم 1 دابەش سێ ناکرێت 10 دابەش سێ سێجاران سێ 9 دەبینێتەوە 1 دیساندا کاتە هیچ تەواو نابی هیچ کاتێک تەواو نابی هەر 1 دەمینێتەوە ئەمن دەبی هەر بنووسم ئەو کات خوێندکار بەخۆی بڕیار دەدا ئایا ئەو ڕێژەیە کو بنووسم چەند دانە سێی بنووسم هەندێک کە زۆربەی زۆری خەڵکەکان ئەوها دەنووسن 33 فاریزە 3 لە 100 دوو دانەی دەنووسن لێرانە 1 دانە بەسەیان لێرەش دەتوانێت 2 بنووسی 3 بنووسی بە کەیف خۆت چەندت دەوێت بەڵام زۆربەی کەسەکان ئەوەندەی دەنووسن ئەوەش مانای ئەوەیە کە کەرتەکە 100% نییە ئەو ژمارە ڕێژەیە واتە بە نزیکەی ئەوە مەواتە بە نزیکەی چونکە کەرتەکە دابەشکردنەکە هیچ کات تەواو نابی 2 لەسەر 3 بە هەمان شێوە هیچ تەواو نابی بە نزیکەی بەڵام کەرتەکانی دی 100% چونکە 40 دابەش 5 دەبیتە 8 هیچیت کە نامینێتەوە کەواتە 0.8 یان 0.8 هیچ کێشە نییە کامەی دەنووسم گرنگەوەی بزانم 4 لە 5 یەکسانە بە 8 لە 100. ئەوەش ئەو لاپەڕەیە بوو بیر بکەوتاو توێ بکە ڕوونی بکە و ڕوونمان کردەوە بنووسە 100 لە 100 بە شێوەی ژمارە دەی ئەوە زۆر گرنگە 100 لە 100 بە شێوەی ژمارەی دەی سەدی دەینی دابەشی سەدی دەکەی یەکسانە بە یەکی تەواو ژمارەی دەی واتە 1 فاریزە 0 وەکو کەرتیش بینووسە 100 لە 100 واتە 1 لە 1 لە 1 وەکو کەرت نووسیمە و ڕوونی بکەوە چۆن کەرتێک بە شێوەی ڕێژەی سەدی بە 2 ڕێی جیاواز دەینووسی ئەوە ئێستا ڕوونی دەکەم و هەرچەندە ڕوونیشم کردەوە بەڵام چونکە گرنگە دیسان ڕوونی دەکەمەوە ئەگەرە من بۆ وێنە بە تۆزێک ئێرە پاکەمەوە هەتا باشترە ئەگەرە من بۆ وێنە کەرتێکم هەبوو بۆ وێنە 1 لە 5 کەرتی 1 دابەش 5 لێم داوا دەکەن بینووسە وەکو ڕێژەی سەدی واتە ژێرەکەی کەرتەکەی دەبی بکەمە 100 بە جۆرەك لە جۆران ئەمنیش دەرێم ئەو 5 ئەگەر لێکی بدەم لەگەڵ 20 زۆر باشە دەبیتە 100 ئەوە ڕێگەیەکە لە ڕێگەکان کاتە 20 لە 100 کاتە یەکسەر دەنووسم 1 لە 5 یەکسانە بە 20 لە 100 ئەگەر ئەو هام نەکرد نەمزانی 1 لە 5 واتە 1 دابەش 5 10 دابەش 5 2 جاران 5 10 0 0 و 2 لە 10 واتە 20 لە 100 واتە ئەو کات دەزانم کە ئەو کەرتە 20 لە 100 ئەوە 2 ڕێی جیاواز یان یەکسەر سەرۆ ژێرەی جارانی ژمارە چی دەکەم هەتا ژێرەکە ببیتە 100 یان سەرەی دابەشی ژێرەی دەکەم ژمارە چی دەیم بەدەست دێ تەمەشای ژمارە دەیەکەی دەکەم
2 لە 10 هەمان شتەوەکو 20%، 20%ش بێگومان دەتوانم بنووسم بەو شێوەیە. ئەوە تەواو بووم لە لاپەڕا 149 و 148ش. لەبەر هەندێ دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ لاپەڕەکی نوێ هەر بژی.